بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، شکر و سوپاس بۆ خودای گەورە دانەری زەوی و ڕاگری ئاسمان، سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری ئاخری زەمان و لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دووە، بە ڕێزان و خۆشەویستان و گەنجان و لاوان لە خوشکان و برایان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. زانستخوازان فێرخوازانی ڕێزدار، لە زنجیرەی 25مین لە تەفسیری جوزئی عەمە دەگەینە سوورەتی ئەلعەلەق. سوورەتی ئەلعەلەق ئەو سوورەتەش وەکو سوورەتەکانی پێشی چەند تەوەرەك باز دەکەی لە سەبارەت بە تەفسیری ئەو سوورەتە پیرۆزە. تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکە ناوی سوورەتی ئەلعەلەقە. وشەی عەلەق لە زمانی عەرەبی یعنی ما يتعلق بی ئەگە شتێک ئەوها پێ هەڵواسرێ وەکو درێ عەلاقە، یعنی کەشمەکی پێ هەڵدەواسی، هەر شتێکی پێ هەڵبواسرێ پێی دەوترە عەلەق. عەلەق لێرە لە قورئان مەقسەدی پێچیە واتە ئەو ئاوی پیاو لەگەر ئاوی ئافرەت کە تێکەڵ دەبی یەکەوسەر بە ڕەحمی ئافرەت، بە ڕەح بەو چیسە خوێنەی کەوا کە دەبێتە سووری مانگانەی ئافرەت، ئەو تۆی پیاو لەگە تۆی ئافرەت یەک دەگری، بەو چیسە خوێنەوە دەنووسێ، دەیمژی هەتا دەبێتە پارچە خوێنێک، لە دواییدا دەبێتە عەلەقە، دەبێتە پشکە گۆشتێک عەلەقەی پێدەوترێتن، لە دواییدا دەبێتە ئەو منداڵی کە لێی پەیدا دەبی، یعنی چ ڕۆژان بە نوتفە دەمینێتەوە، واتە تۆی پیا و ئافرەتەکە پێکەوەیە، لە دواییدا دەبێتە خوێنپارە، یعنی دەبێتە عەلەقە، لە دواییدا دەبێتە مضغە، یعنی پشکە گۆشتێک، لە دواییدا بەو شێوە ڕوحی دێتە بەر و دەبێتە کۆرپەڵەیەک. ژمارەی ئاەتەکانی 19 ئاەتە سوورەتێکی مەککیە و یەکەم سوورەت بووە لە قورئانی پیرۆز کە دابەزی سەرەتایەکەی بە تایبەت 5 ئاەتەکەی سەرەتا، زنجیرەی 96مین سوورەتی قورئانە، یەکەم سوورەتیش کە گوتمان دابەزیە. بابەتەکانی ئەو سوورەتە هۆکاری بەدەستێنانی زانست و زانیاری و خوێندەواری خوای گەورە لۆ پێغەمبەری خوا باز دەکات، هۆکاری ڕێز و گەورەی مرۆڤ ڕوون دەکاتەوە کەوا هۆکاری سەرەکی ڕێز و گەورەی مرۆڤ بریتە لە زانست و زانیاری. خاڵی دووەم لە بابەتەکانی ئەو سوورەتە هۆی زیادەڕەوی و سنووربەزاندنی مرۆڤ باز دەکات، هۆی گەڕانەوە و ناسینی خودی خۆی، یعنی مرۆڤ کاتێک کە دەگەڕێتەوە بۆ لای خوا بەهۆی ئەوەیەکەوە خودی خۆی دەناسی، ئینجا دەزانی عەبدێکی لاوازە بۆ لای خوای گەورە دەگەڕێتەوە. خاڵی سێم باسی سەرسەختترین دوژمنی خوا و پێغەمبەری خوا دەکات کە ئەبوو جەهلە، کە ڕێگری لە نوێژ و چاکەکردنی پێغەمبەری خوا دەکرد، لە بەرامبەر ئەویشدا باسی چاکترین کەس دەکات کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ڕێنیشاندەری خەڵکانە، یعنی ئەبوو جەهل ڕێی حەق و چاچی و کردەوەی چاچی بزر دەکرد لە خەڵکی، ڕێی تێک دەدا لەوەی کە خەڵک سەرگەردان بی، بەڵام پێغەمبەری خوا بە پێچەوانەی وی ڕێنیشاندەری ڕێی حەق و ڕاستی بوو. خاڵی چوارەم لە تەوەرەکانی ئەو سوورەتە، لە بابەتەکانی ئەو سوورەتە باشترین پشتیوانی ناخ و دەرونی مرۆڤ نوێشکردنە، باشترین شتێک کە ڕوح و دڵی ئینسان بەهێز بکە پاچی بکاتەوە نوێژە، چاکترین ڕێگا و هۆکاری نزیک بوونەوەیە لە خوای گەورە سبحانه وتعالى. پەیوەندی بە سوورەتی پێشوو، لە سوورەتی پێشوو کە سوورەتی ئەتینە خوای گەورە باسی ڕێز و گەورەی مرۆڤی کرد، لەو سوورەتە پیرۆزەشدا خوای گەورە باسی هۆکاری سەرەکی بەرزبوونەوە و ڕێزداربوونی ئەو مرۆڤە باز دەکات، ئەویش کە بریتە لە زانست و خوێندەواری و بانگاوازیکردن لە بۆ خوای گەورە، لە بۆ لای خوای گەورە سبحانه وتعالى. سەرەتا کە باسمان کرد گوتمان یەکەم سوورەت کە دابەزیبی لە قورئانی پیرۆز ئەو سوورەتەیە، اینجا ئێمە باز دەکەین کە ئەو ڕووداوەی کە یەکەم جار وحی لۆ پێغەمبەری خوا هات صلی الله عليه وسلم، وەکو پێغەمبەری خوا لە خات و عائشەی جێڕایتەوە، خات و عائشە لە بۆ ئێمە دەجێڕتەوە، بزانین سەرەتای دابەزینی ئاەتە سەرەتاییەکانی 5 ئاەتە سەرەتاییەکەی ئەو سوورەتە کوو بووە. خات و عائشەی داچی بڕوادارن خوا لێی ڕازی بێ دەفەرموێ سەرەتای دەستپێکردنی هاتنی وحی لۆ پێغەمبەری خوا خەوبینینی باش بوو، یعنی پێغەمبەری خوا خەوی زۆر خۆشی دەبینی، خەوی زۆر باشی دەبینی،
پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەر خەونێکی بدیت باە وەک بەیانی ڕووناک دەهاتە جێ، یعنی پێغەمبەری خوا خەوەکی دەدیت ڕاستەوخۆ بە ڕۆژ خەوەکە دەهاتە جێ، یعنی یەکێک بوو لە هۆکارەکانی وحی، یعنی ڕێگ جۆرەکانی وحی یەکەم جار خەو بینینی بوو پێغەمبەری خەوی دەدیم. پاشان پێغەمبەری خوا حەزی لە تەنیایی بوو، حەزی دەکرد بە تەنیا ژیان بەسەر بە، بۆیە پێغەمبەری خوا لە ئەشکەوتی حیڕا دەمایەوە خات و عایشە دەفەرمێ بۆ خواپەرستی. چەند شەوێکی پێش ئەوەی بچێتەوە ماڵ خۆراکی لەگەڵ خۆی دەبرد، ئینجا هەر کاتێ خۆراکی نەما بە دەچووە لای خات و خەدیجە بۆ خۆراک تا ئەو کاتی سروشی لە بۆ هات. تەوان پێغەمبەری خوا لە بۆ خات و عایشەی باسکرد، چونکە ئەو کاتە خات و عایشە ڕەنگە هێشتان لە دایکیش دەبیتن لەبەرەوەی منداڵێکی یعنی ئەو کاتە بچووک بووە. فریشتەی وحی کە دەکات جوبریل هاتە لای و پێی وت دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر پێغەمبەری خوا نزیکەی چەند مانجێک بە تاقی تەنیا لە ئەشکەوتی حیڕا لە چیای نور بوو، لەوێ دەرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هیکەوە لە ناکاو جوبریل هاتە لای پێی وت بخوێنە. پێغەمبەری خوا فەرمووی من خوێندەوار نیم. جوبریل ئەو جارە پێغەمبەری خوا دەفەرمێ جوبریل منی گرت و کوشیمی تا ماندوو بووم، یعنی تون ئەمری لە باوشێ کرد ڕای کوشیم زۆر بە توندی هەتا هیلاک بووم، تەنگە نەفەس بوو. ئینجا بەریدا جاریشتر جوبریل پێی وتمەوە پێی وتی بخوێنە. پێغەمبەری خوا دەفەرمێ ئەمریش وتم خوێندەوار نیم، ئەمن نازانم چی بخوێنمەوە. ئینجا دەفەرمێ پێغەمبەری خوا جارێشتر جوبریل منی گرت، ئەمری لە باوش گرت و کوشیمی لۆ جاری دووەم حتى بلغ مني الجهد، حتى زۆر هیلاک و ماندی کردم تەنگە نەفەس بوو. ئەو جارش بەریدا بۆ جاری سێم جوبریل فەرمووی ئەی پێغەمبەری خوا، فەرمووی ئەی محەممەد ئیقڕە. منیش وتم ما ئەنە بقاری، ئەمن خوێندەوار نیم. دەفەرمی ئەو جارە لۆ جاری سێم ئەمنی لە باوەش گرت زۆر بە توندی ئەمنی کوشی حتى هیلاکی کردم. ئینجا بەریدام و جوبریل بۆ خۆی خوێندیەوە فەرمووی اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. پێغەمبەری خوا ئەو ئاەتە پیرۆزانەی بۆ دابەسی و بەو ئاەتانەوە گەڕایەوە لای خات و خەدیجەی کچی خوەیلید، دڵی زۆر بە خێرایی لێی دەدا و هەموو قەلبی دەلەرزی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایەکی زۆر گەرمی هاتوو بووێ کە هاتەوە ماڵێ هەندە هیلاک بوو ڕەنجی زۆر گۆڕا بوو، یعنی ڕەنگی پەڕی بوو. ئینجا وتیا خات و خەدیجە زەممیلونی زەممیلونی یان دەثیرونی دەثیرونی، ئەی خات و خەدیجە دام پۆشە دام پۆشە. ئینجا خات و خەدیجە جەیەکی لە بۆ پێغەمبەری خوا ڕاخست، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاری داوە. کاتێک پاری داوە ئینجا وتی ئەی خەدیجە وەرە شتێکی سەیرت بۆ باز بکەم. بانجی خات و خەدیجەی کرد، ئەوەی بەسەری هاتبوو لە بۆ خات و خەدیجەی جێڕایەوە. ئینجا پێغەمبەری خوا فەرمووی ئەی خات و خەدیجە لەقەد خەشیت على نفسی، بەڕاستی زۆر لە خۆم ترسام شتێکم بەسەر بێ. خات و خەدیجە ئەو ئافرەتە شۆڕەژنا، ئەو ئافرەتە مەردە وتی نەخێر ئەی پێغەمبەری خوا سوێند بەخوا، خوای گەورە لن يخزيك الله أبدا، هەرگیز خوای گەورە سووک و ڕسوات ناکە، خوای گەورە شەرمەزارت ناکە، چونکە ئەتوو کەسێکی ئینەکە لە تەصیل الرەحیم، ئەتوو کەسێکی پەیوەندی خزمایەتی جێبەجێ دەکەی. ئەوە یەک ئەهەم بزانە پەیوەندی خزمایەتی چەند گەورەیە. دووەم وئینەکە و تۆ باری قورسی خەڵک هەردەگری، تەحمیل الکەلە، ئەگەر خەڵکێک بارێکی قورسی هەبی قەرداربی نەداربی تووشی زەحمەتیەک بی ئەتوو هاوکاری دەبی، ماڵ بە هەژاران دەبەخشی، ڕێز لە میوان دەگری و تەقری ضەیفە، هاوکار و یارمەتی خەڵک دەدەیت لە کاتی کارەسات و ناخۆشی. ئینجا خات و خەدیجە وتی ئەی پێغەمبەری خوا دەبا بچینە لای وەرەقەی کوڕی نەوفەل. وەرەقەی کوڕی نەوفەل مامی خەدیجە بوو، پیاوێکی پیر بوو، زۆر بە تەمەن بوو، تەمەنی نزیکەی 90 ساڵ دەبوو. ئەو وەختە لە پیریان هەردوو چاوی کۆرە بوو، زۆر شارەزا بوو لە ئینجیل، لە
لە تەورات زۆر شارە زابوو کتێبی بە زمانی عیبری دەنووسیەوە و ئینجیلی بە زمانی عیبری تەورات و ئینجیلی بە زمانی عیبری دەنووسیەوە خات و خەدیجە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەگەڵە خۆی بردە لای وەرەقەی کوڕی نەوفەل اینجا وتی ئەی ئامۆزا گوێ لە برازایەکەت بگرە وتیە وەرەقەی وتی مامەجیە گوێ لەو برازایی خۆت بگرە یعنی پێغەمبەری خوای وەکو برازای وی لە قەڵەم داوە بزانە چی بەسەر هاتووە و حاڵ و دەنگ و بازەکەی چۆنە وەرەقە جێی لە پێغەمبەری خوا گرت وتی ئەی ڕۆڵە گیان ئەی برازە یەبنە عەم چیت بینیوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی بینووی پێی ڕاگەیان وتی ئەو هەم بەسەر هاتووە وەرەقە لەو کاتەدا وتی ئەوە هذا ناموس الذي أنزل على موسى فەرمووی ئەوە هەمان ئەو پەیامەیە کە کاتی خۆی لە بۆ موسا پێغەمبەر خوای گەورە ناردبووی یا لەیتەنی كنت جەذعا خۆزگە لەو کاتەدا ئەمن لەسەر شنگ و تاقەت و گەنج و لاو دەبووم خۆزگە ئەو کات زیندوو دەبووم کاتێ خەڵکەکە دەریان دەکردی لا لەیتەنی كنت جەذعا إذ يخرجك قومك هەتاکو پاڵپشتیم بکردبا یارمەتیم بدابای لە کاتێکەوە قەومەکەت نەتەوەکەی خۆت خزم و کەسەکانت شار بە دەرت دەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر سەری سوڕما فەرمووی ئەوە مخریجیەهم لۆ ئەوان دەریشم دەکەن زۆر سەیرە چم کردیە لە بەرچ دەرم دەکەن تەنها لەبەرەوەی پەیامی خوای گەورە ڕادەگەینم وەرەقە وتی بەڵێ هیچ پیاوێک نهاتووە بە هەمان ئەو پەیامەی تو کە هاتیبی لە بۆ قەوم و نەتەوەکەی خۆی ئیلا ئوذیە ئیلا ئەشکەنجە و ئازاد دراوە ئەگەر بگەم بەو ڕۆژەی بەڕاستی سەرت دەخەم و پشتیوانیت لێ دەکەم بەڵام زۆری نەبێت وەرەقە وەفاتی کرد و بەردەوام وحی لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی ماوەیەک وحی پچڕا ئینجا پەیتا بەردەوام وحی لۆ پێغەمبەری خوا هات ئەو فەرمودەیە ئیمامی بوخاری لە صحیحەکەی خۆی هینایتەوە یەکەم حەدیث کە هینایتی ئەو فەرمودەی پێغەمبەریە لە کتابی بەدء الوحی لەوێن دەرەی هینایتی مانای وشەکان تەوەری چوارەم مانای وشەکان عەلەق خوێنی مەیوو خوێن پارە لە یەطغا سنوور دەبەزێنێ لە خۆی دەردەچێت ئیستەغنا دەوڵەمەند بێت ئەڕوجعا گەڕانەوە کەذەبە بە درۆ دەخاتەوە وتەوەلا پشتی لێ دەکات لە نەسفعن ڕای دەچێشین بە نێوچاوان بالناسیە بە پێشی سەر خاتیئە هەڵەکار گونەهبار نادیە دۆستانی ئەزەبانیە دەرگاوانی دۆزەخ وەقتەریب خۆت نزیک بکەوە تەوەری پێنجەم مانا و تەفسیری ئاەتەکان خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە یەکەمین ئاەت کە لۆ پێغەمبەری خوا دادەبەزی ئەمر بە پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم و ئەمر بە ئومەتەکەشی دەکا بە شتێکی زۆر گرنگ کە ئەو ڕێگایە ڕێگای خوێندنەوە ڕێگای ئیمانە ڕێگای زانست و زانیاریە ڕێگای خواناسیە ڕێگای حەق و حەقیقەتە ڕێگای ناسینی خودە ڕێگای ناسینی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا بۆیە ئەگەر کەسێک دەیوێ گەورە بی بەڕاستی با بخوێنتەوە بۆیە بزەمەشاکە ئەوانەی مولحیدن خوای ناناسن بەڵام ئەهلی خوێندەوار بوون لە مێژوو هەن ناویان بڕشنگدارە ناویان دەهێندرێ لەبەرەوەی هەوڵ و کۆششیان کردیە و ئەهلی کتێب و خوێندن و خوێندەواری بوونە کابرایەکی وەکو کارل مارکس خاوەنی بیرۆکەیەکی زۆر خراپ بووە بەڵام ئەهلی کتاب و خوێندەواری و بیردۆزە بووە کابرایەکی وەکو داهێنەری کارەبا و هەروەها چەندین کەسی تر تەمەشا دەکەی ئەوانە هەتا ڕۆژی قیامەت با بێ باوەڕ بن بەڵام بەرهەمی هەوڵ و کۆشی خۆیان لە دنیایدا ناو دەنجیان هەر هەیە بۆیە خوای گەورە داوا لە پێغەمبەر دەکات لە یەکەم ئاەت کە دابەزی کە بەڕاستی موسڵمان ئەگەر هیچ شتێکی نەبایە لە قورئان لە بۆ فەقر و شانازی و گەورەی عیلم بەس تەنها ئەو پێنج ئاەتە کافی بوو خوای گەورە ڕوو دەکاتە پێغەمبەری خوا ئیقرأ باسم ربك الذي خلق
ئەی پێغەمبەری خوا ئیقڕە بخوێنە ئەها بزانە تەمەشا بکە خوای گەورەی لە چۆن ئەمری بە پێغەمبەر دەکات ئیقڕە بخوێنە خوێندن چەند گەورەی خۆ پێغەمبەر نەخیندەوارە ئەدی لۆ پێی دەورەی بخینەوە لۆ لە بەچی لەبەرەوەی ئەو ئەمرە لۆ پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری خوا ئەتوش بە حاڵ و مەقامی خۆت بەو قورئانی کە لۆ دادەبەزی قورئان نابی لەسەر تەختەی لەسەر ڕەفەی دابندرێ بەڵکو ئەو قورئانی کە لۆ دێ لە بەلەبەر کە ڕاستت و ناتانی بیخینەوە بەڵام هەمیشە و بەردەوام دووبارەی کەوە هەمیشە و بەردەوام بیخینەوە بەو خینەوە مێشکت فراوان دەبی بەو خینەوە ئوفوق و علم و ئاسۆی زانیاری ناو مێشکت فراوان و گەورە دەبی اینجا چۆن بخینینەوە ئەگەر دەتەوێ گەورە بی ئەگەر دەتەوێ ئەو خەڵکە لە بە سێبەری علم و زانست و زانیاری و خوێندەواریەکەت بحەوێتەوە ئیقڕە بسمی ڕەبیک بە ناوی خوا بخوێنەوە علم ئەو علمەیە کە خەڵک لەژێر سێبەری بەحەسێتەوە کەینێ ئینسان لەژێر سێبەری علم و زانست و زانیاری دەحەسێتەوە ئاسوودە و ئارام دەبی ئەو کاتێ ئەو علمە بسمی ڕەبیک بە ناوی خوا بە ناوی خالیق دەست پێ بکرابی ئەو علمە مایەی بەختەوەری دنیا و دوا ڕۆژی مرۆڤە ئەو علمەیە ئەو زانستەیە خەڵک لە بە سێبەر و ڕۆشناییەکەی ئاسوودە و ئارام و خۆشبەخت دەبن الذي خلق ئەو خودایی کە ئەتوو دروست کردیا چۆن بەنمەک دەبی چۆن ئەوەندە بێوەفای بەرامبەر خوایە کە ئەتووی دروست کردیا بەڵام لە خودی خۆت ناگەی کاتێک لە خودی خۆت ناگەی خالیقی خۆشت ناناسی حیف و مخابنە کەسێک ئەهلی علم و خوێندەواری و کتێب و زانست و زانیاری بی خۆی نەناسی خوایەکەی نەناسی عەزەمەت و گەورەی لە بۆ ئەو خوایە دا نەنوێنیتر خەلق الئینسانە من علق ئەو خودایی کەوا خەلق الئینسان مرۆڤی دروست کردووە لە چی من علق لە خوێنێکی مەیوو لۆ خوای گەورە لە مەرحەلەکان ئەها بزانە تەمەشا بکە مەرحەلەی یەکەم کە ئینسان لە ناو ڕەحمی دایکێتی قۆناغی یەکەم بریتێ لە چی لە تۆی ژن و پیاو کە پێی دوتە مەرحەلەی یەکەم نوتفەیە مەرحەلەی دووەم ئەویش بریتێ لە چی لە عەلەقە واتە کە خوێن پارەو ئەو مەرحەلەیە مەرحەلەی زۆر ناسکە چکە هێشتان پێ نەگەیە لۆیە خوای گەورە دەفەرمێ ئەو بیر بکەو ئەی ئینسان ئەو خودای ئەتووی دروست کردووە لە یەک چیسە خوێن ئەو چێسە خوێنە یعنی بە کەمترین زەربە بەو ئافرەتەی بکەوی یان بەربیتەوە یەکەو سەدە تەقی دەرن منداڵەکەی لەبار چوو ئەو ئافرەتە منداڵەکەی لەبار دەچیت قۆناغەکانی سەرەتایی حەملی ئافرەت زۆر ناسکە لێیە بزانە خوای گەورە باسی ئەو قۆناغە دەکا لە کاتێکدا ئەتوو دەڵەمە بووی لە کاتێکدا ئەتوو خوێنێکی پاڵاو بووی لە کاتێکدا ئەتوو لە ئاوێکی قێزەون کە ئەگەر لەو گۆڕی ببیندە ئیسان بێزی لێ دەکاتەوە ئینجا بووە خوێنیش شتێکی وایە کە ئینسان بەڕاستی طەبیعەت و میزاج و سەلیقەی لەگەڵ بینینی تێک دەچی لەو قۆناغەدا بووی لە ئەوەندە خۆت لێباییە ئیقڕە وەڕەبوکە الئەکرەم ئەی ئینسان ئەی مرۆڤ ئیقڕە بخوێنەوە ئەی پێغەمبەری خوا وەڕەبوکە الئەکرەم لە کاتێکدا پەروەردیگاری تۆ ئەو خودایە الئەکرەم زۆر بەڕێزە ئەها بزانە نافەرمی وەڕەبوکە الکەریم الئەکرەم خودایی گەورە زۆر ڕێزداری هەموو ڕێزدارەکانە کەواتە ئەگەر ڕێزت دەوێت ئەگەر دەتەوێت گەورە بی ببە کەسێکی خوێنەرگ بەرەو خوات ببە ئەو خوای گەورەت دەکات چکە خوای گەورە خۆی گەورەیە کە ئەتوو خوای گەورە دەفەرمێ من کان یورید العزة فلله العزة جميعا ئەگەر کەسێک عزت و سەربەرزی و سەرفرازی و گەورەی دنیا و قیامەتی دەوێ فلله العزة جميعا عزت و گەورەی هەمووی لای خوای گەورەیە خوای گەورە دەفەرمێ ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون عزت و شکۆمەندی و شکۆیی گەورەی لە بۆ چێە لله لای خوای گەورەیە لە هەروەها لە دواییدا لای پێغەمبەرە لە دواییدا لای ئیماندارانە وللمؤمنین بزانە کەواتە ئەگەر عزت و گەورەیت دەوێ ئەگە خینەوەکت دەوێ پێی گەورەبی لە دنیا و لە قیامەت بخینە بە ناوی خوایەک دووەمیشت ئەو خیندەواریەت بە نێزیکت کاتەوە لە خوا ئەوە گەورە دەبی پێی الذي علم بالقلم ئەو خودا بەڕێزا ئەو خودا ئەکرەما
چێە الذي علم بالقلم یەک لە ڕێزی خوا گەورەی خوا ئەوەیە مرۆڤی گەورە کردیا بەچی گەورەی کردیا بەشێک لە علمی خۆی دایتە علم مرۆڤەکان بەندەکانی خۆی بەشێک لە گەورەی خۆی خوای گەورە کە کەریمە بەشێک لەو کەڕامەت و ڕێزەی دەداتە عەبد و بەندەکان بەڵام چۆن الذي علم بالقلم ئەو خودایی کەوا مرۆڤی فێر کردووە علەمە فێری کردووە بەچی فێر کرد بالقلم بە نووسین زان ئەو ئاەتە ئاماژەیە لە بۆچی ئاماژەیە لەوەی ئەی ئەو کەسی دەخوێنیەوە با بەرهەمی شت هەبیتن با بەرهەمی خوێندنەوەکە دیار بی بە نووسینت بنووسەوە کتێبێک دەخینەوە جاروێ 100 پەڕە لەو کتێبە 100 پەڕیە دەبی ئەتوو خەت لەبن هەندێک شوێن بدەیت دەبی لە لاپەڕەی کۆتایی یان سەرەتایی هەندێک کتێبینی و سەرنجتەبی لەسەر ئەو کتێبی دەخینەوە ئەو 100 پەڕی کە خوێندیتەوە کورتی بکەوە لە بۆ 5 پەڕ ئەوە الذي علم بالقلم قەلەمەکەت نوچی قەلەمەکەت شتەکان لە مێشک دەچەقێنی زۆر میمە زۆر خوێندەوانمان هەیە بەڵام زۆر کەم ئیستیفادە لە خوێندنەوەیان دەکەن ئەوە حیف و مخابنە لێیە خوێنەری کارە خوێنەری چاک و بەسوود ئەوەیە کاتێک کەشتەکەی دەخینتەوەی کەوسەر بەرنامەی لە بۆ دروست دەبی پلانی لە بۆ دروست دەبیتن ئەو کەسە هەوڵ دەدا ببێتە کەسێکی خوێن لەو نووسەرێک کە کتێبەکەی دەخینتەوە کاراتر و چاکتر و فکرەی باشتر هەڵدەڕێنجی علم الإنسان ما لم يعلم ئەو خودایی کەوا زۆر بەڕێزە دەیوێ ئەو ئینسانە ڕێزدار و گەورە و بەڕێز بکە بەچی علم الإنسان کاتێک کە ئەو ئینسانە دەست دەداتە قەڵەم دەنووسەوە ئەوە ڕێزێکی زۆر گەورەیە نووسەران زۆر گەورن لەکن خوا لێ خوای گەورە لە قورئان سوێن دەخوا نون والقلم وما يسطرون خوای گەورە سوێن بە قەلەم دەخوا وسوێن بە دێڕەکانیش دەخوا کە قەلەم نووسیتی سبحان الله چەند گەورەیە ئەو علم و زانست و زانیاریە لێ کەسێک کە کتابێک دەنووسی واللهی شەو نوخۆنی چەندین ساڵ و مانگە بەڵام ئەمن و تااقەتمان نییە بخینینەوە حیف و مخابنە علم الإنسان ئەو خودایی کە مرۆڤی فێر دەکا ما لم يعلم کە لە پێشتر ئەو ئینسانە هیچی نەزانیە بەڵام بە وردە وردە خوێندنەوەی بە وردە وردە نووسینەکانی لەگەر هەند نووسینێک ئەو ئینسانە چەندی شت فێر دەبێت لێ گەنج و لاوەکان خوشک و برا بە ڕێزەکان ئەگە دەتەوێت فکرت فراوان بی ئەگە دەتەوێت شتی زۆر بنووسیەوە هەوڵ بدا لێ کۆڵینەوەی بکە بابەتە چی بینە و لێ کۆڵەوە مثلەن لۆ نمونە لێک بابەتە تو لێ کۆڵنەوە چی دەکەیت دەزانی جاروەیە بەلای کەم 56 سەرچاوی دەخینەوە سبحان الله لێکۆڵینەوە نووسینی تو ڕاد دەچێشی لە بۆ خینەوەی زیاتر و زۆرتر و باشتر کابرا بەحسەی مادرسێ دەنووسی ئەو مەزدەر و سەرچاوانەی کۆتایی کە تەمەشا بکە بزانە چەندی بەکارهیدایە کتابێک ئەتوو دەخینیەوە ئەو کتاب احتیمال لە 50 پەڕە تەمەشای سەرچاوەکانی پشتی بکە چەند سەرچاوی بەکارهینایە لەو هەموو سەرچاوە هەڵی هێنجاوە کتابێکی 50 پەڕی هاویشتە بەردەستی تۆ دەینە سەر ئاەتی ڕقم 6 کە خوای گەورە هەڕەشە دەکا کەلا ئین الإنسان لەیطغى ئەن رآه استغنى ئەبوو هوڕەیرە هۆکاری هۆی دابەزینی ئەو ئاەتانەی ڕقم 6 هەتا دەگاتە ئاەتی ڕقم 10 ئاەتی ژمارە 10 ئەبوو هوڕەیرە دەجێڕتەوە دەفەرمێ ئەبوو جەهل زۆر دوژمنکاری پێغەمبەر بوو ڕۆژێکیان وتی ئایا محەممەد لە بەرچاوی ئێوە دەموچاوی لەسەر زەوی دادەنێت یعنی سەزدەی دەباتن وتیان بڵێ وتی سوێن بەلات و عوزا ئەگەر بیبینم بەو شێوە بەسەر ملی دەکەوم تا دەموچاوی لەگەڵ وەردەدەم یعنی خۆم فڕی دەمەسە پژمری پێغەمبەر حتا دەموچاوی لەگەر عەردی دەکەمەیەک لە تۆز و خۆری وەرەدا اینجا بۆ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەکن کەعبەی پیرۆز لەوێن دەرێ لەکن مەقام دەستی بە نوێژە کرد کە دەستی بە نوێژە کرد هەستا هەوڵیدا کشاوە پاش زۆر بەتین و بەتەوژم هێرش بکاتە سەر منی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کشاوە ئین دەویستی بە توندی بڕوا خۆی هەڵداتە سەرشان و ملی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەدا کە لۆ پێغەمبەری خوا چوو هەردوو دەستی ئەوها لێ کرد دوورکەتەوە کشاوە پاش سبحان الله لێ ئەوانەی لەوێن دەربوون کە چاوەڕوانی ئەو ئەبوو جەهل سوکایەتی بە پێغەمبەر بکە پێکەنی کەتنە سەر قاقای پێکەنین و کەتنە سەر پشت وتیان ئەی ئەبوو جەهل ئەو پاشەکشێن لە چ بوو
ئەوە چەند لە مێژە تو هەڕەشە دەکەی بەو قسە گەورانت لۆوان نەکرد وتی سوێن بەلات و عوزا لە نێوان من و ئەودا دۆڵێکی پڕ لە ئاگر چەندین فریشتەی بە باڵکەوتە نێوانمان ئەگەر نەگەڕابامە و پەلامانیان دەدام و دەیان خستمە ناو ئەو ئاگرە سوبحان الله پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر نزیک ببایەوە فریشتەکان دەیانگرت و پارتە پارچەیان دەکرد ئەوە حەدیثێکی صحیحی پێغەمبەرە ئیمامی ئەحمەد ژێڕایەوە ئیبن عەباس دەفەرموێ ئەبوو جەهل وتی تۆ دەزانی من بە ئەندازەی ئەو دۆڵە مەبەستی شاری بەککە پشتیوانم هەیە ئەو پیاوانە هەمووی پیاوی منن ئەمن دەوڵەمەندم هەموو عەبد و بەندەی منن هەرچیان پێ برێم دەتانم لەگەڵیان بکەم لۆیە ئەی محەممەد ئەگەر لە ڕۆژی قیامەتێ خوای توویستی ئەمن بخاتە ناو ئاگری دۆزەخ پیاوەکانم دیفاعم لێ دەکەن خوای گەورە ئاەتێدا بزان فەلیەدعو نادیە سەنەدعو الزەبانیە ئەو حەدیثە ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە ئیبن عەباس دەفەرمێ پێغەمبەری خۆشەویست دەفەرمێ نوێژی دەکرد لە ڕیوایەتێکە دەفەرمێ کاتێک کە ئەبوو جەهل ویستی خۆی هەڵداتە سەر پێغەمبەری خوا لەو ڕیوایەتەی ئیمامی تورمذی دەفەرمێ خوشترێکی زۆر گەورە زۆر زەبەلاح دەوی ئاوا لێ کردبووە دەفەرمێ وەڵڵاهی ئەگەر لەو پێغەمبەری خوا بزن ترسام خوشتەکە قەمپارم لێ بدا و پارچەم بکە ئەو ڕیوایەتەش ئیمامی تورمذی جێڕایەتیەوە طبعاً خوای گەورە سوبحانه وتعالى لەگەر ئەو هەڵوێستە نامەردانەی ئەبوو جەهل هەڕەشە دەکا و باز دەکا و دەفەرمێ کەلا لێرە واتە نەخێر ئەو بیر و بۆچوونەی ئەبوو جەهل زۆر بە هەڵە داچووە ئەدی لۆ ئەبوو جەهل ئەوەندە کەللە ڕەقا کەلا نەخێر بیر و بۆچوون و بیرکردنەوەی ئەبوو جەهل بە هەڵەیە ئین الئینسانە لەیەطغا بۆیە ئەبوو جەهل ئەوەندە کەللە ڕەقا بۆیە ئەبوو جەهل ئەوەندە دوژمنی پێغەمبەرە لەبەر یەک مەبەست ئین الئینسانە لەیەطغا بەڕاستی سنووری خۆی دەبەزێنی لەبەرەوەی مرۆڤ طغیان و زیادە ڕەوی دەکا لە سنووری خۆی دەردەچی بەخۆی دەنازی بە عیلمی بەخۆی دەنازی بە ماڵ و سەروەت و سامانی بەخۆی دەنازی بە پیاوەکانی خۆی وەکو ئەبوو جەهل بەخۆی دەنازی بەوەی کە زۆر دەوڵەمەند بوو و پیاوانی زۆری لە دەورە بوو بۆیە هەڕەشەی لە پێغەمبەر دەکرد ئیمانی نەدەینە بە پێغەمبەر تەکەببور و لووتبەرزیەکەی وای کردبوو دەیگۆ لە ناو ئەو هەموو خەڵکە منداڵێکی بێباوک ببێتە کە بزانە خزمی خۆشیتی ببتە پێغەمبەر و ئەمە لە دوی بڕۆی سبحان الله تەقبولی ئەوەی نەدەکرد ئەڕەئاه استەغنا کاتێک خۆی دەبینی بێنیازە پێویستی بە کەس نییە خەڵکەکی زۆر لە چادەوریتی بێنیازی خۆی دەبینی کە محتاجی خەڵک نییە خۆی وەکو خوا دێتە بەرچاو نەعوذ بالله بۆیە بەل هەرستکاری دەکە بەرامبەر بە ئەمری خوا بەرامبەر بە پێغەمبەری خوا ملکەز نابی بەردەوام دەبی لە عینادی و کەل لە شەقی و کەل لە پوچی خۆی ئین ئیلا ڕەبیکە الڕجعا بەڵام چی دەکە بابیکە چۆن بێنیازی خۆی نیشان دەدا با خۆی بێنیاز نیشان بدا بەڵام ڕۆژێک دادێ بە ناچاری بە ملکەتی بە زەبوونی بە زەلیلی دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە سوبحانه وتعالى ئین ئیلا ڕەبیکە الڕجعا ئەی مرۆڤەکان هەر هەمووتان بە تێگەڕایی چێ هەیە نەمری ئەبوو جەهلیش دەمری بەڵام مردنی ئەبوو جەهل کوو بوو لە شەڕی ئوحود ئەو لە بەدر ئەبوو جەهل یەک لەوانە بوو کەوا کوژرا بەڵام کوژرا بەدەستی دوو منداڵی زۆر بچوو کە ناویان معەوید و معاذ بوو ئەو دوو منداڵە یەکێک لە سەحابەکان دەجێڕتەوە دەفەرمێ منداڵک هات نقوسەکی لێدا لە ناو گەرمەی شەڕێ وتی خاڵە گیان ئەبوو جەهل پێ پشیان گوتم بڕۆڵە گیان دوورکەوە بانەکەوێ من دەست و پێی ئەسپ و وراغەکانی ناو ئەو شەڕە چل لە ئەبوو جەهلیا گوتی واللهی بیستیتم جوێنی بە پێغەمبەر داوە و سوکاتی بە پێغەمبەر کردیا واللهی ناوی پیستم لە پێستەی بکەویتن حتاکو بەو شیرە لێی نەدەم و نەیکوژم سبحان الله دەرێ لەو کاتدا ئەبوو جەهل بە پێشمان داهات لەسەر پشتی وراغەچی بوو ئەسپەچی بوو گوتم ها ئەو هەوە سبحان الله کە ئیشارەتم لێ کە دەرێ ئەو منداڵە وەکو هەڵۆ وەکو باس ئەو هەخۆی تێهردا شیرەکەی لە ئەبوو جەهلیدا هەلی لە برینداری کرد و بەربووە ئەبوو جەهلێکی ئەوەندا لووتبەرزی لە خۆبایی بەدەستی منداڵێکی تازە پێگەیشت و دەکوژرێ لەو کاتەدا منداڵەکەی دەستە سەری لێی دەدا هەنجن بە هەنجین دەکە بە شیرەکانی بەڵام هێشتان ئەبوو جەهل نابری ئەو جارە ئیبن مەسعود کە وەختی خۆی عەبدی
کە شوانکارە و خزمەتکاری مەکە بوو، چوەستە سینجی ئەبوو جەهل دەرێ ئەو هەڕیشم کرد، گوتم ئەی دوژمنی خوا، هەر کاتی ئەوەی نەهاتیە پەشیمان بیەوە، وتی یا ڕوێعی الغەنەم، ئەی شوانە وێرەی ئاژەڵان، لەقد ئیرتەقەیتە مرتەقەن صعبە، بەشە شوێنێکی زۆر بەرزکەتی دەزانی ئەوڕۆ. وتی ئینجا ئەو ئیبن مەسعود دەفەرمێ پێم گوتم ئەوڕۆ خوای گەورە خوا و پێغەمبەری خوا سەربەرز بوونە و سەرکەوتوو بوونە و بردیتمانەوە، ئەوڕۆ ڕۆژی شکستی و زەبوونی و زەلیری دوژمنانی خوایە. ئینجا ئیبن عەبدوڵای کوڕی مەسعود دەیکوژیت و لەو کات دەسەرەکەی لەو پێغەمبەر دەینی، پێغەمبەری خوا فەرمووی هذا فرعون هذه الأمة، ئەوە فرعونی ئەو ئومەتەی ئێمەیە. ئینجا خوای گەورە دەفەرمێ ئەڕەئەیتە الذی یەنها، ئەی پێغەمبەری خوا نەتبینی یان ئەی مسلمانەکان ئێوە نابینن الذی یەنها ئەوەی ڕێگری دەکات ڕێگری دەکات لە چی؟ عەبدێک کە پێغەمبەری خوایە، کە کەسێکی زۆر خۆشەویستە، کە کەسێکی زۆر گەورەیە، ئیدا سەڵە ڕێگری لە چی دەکات؟ کاتێک کە دەیوێت نوێژی بکە نوێژ بکە، ئەو بەو شێوەیە پەلاماری دەدا، بەو شێوەیە سوکایەتی پێدەکات، وەکو تازە لە سەبەب نزولی ئەو ئاەتانە باسمان کرد، بەو شێوەیە سوکایەت دەکات. یعنی سوبحان الله لە ناو نوێژ، یعنی ئینسان تۆزێک زەمیر و وجدانی هەبی، ئەخر ئەو کابرا لە لیقای خوای گەورەیە، خۆ ئەگەر دوژمنیت ڕقشت لە پێغەمبەر دەبتەوە، خۆ دەبێ حساب لە بۆ خوای گەورە بکەی. ئەڕەئەیتە ئین کانە عەلە الهودا، ئایا تۆ نابینی ئین کانە عەلە الهودا، ئەو کەسە ئەگەر لەسەر ڕێگای حەق و ڕاستی بێت، ئەو ئەمەڕە بالتەقوا، ئەیاخود ئەگە فەرمانی بە خەڵکی بکرد بایە بە تەقوا. یعنی سبحان الله لێرە خوای گەورە باسی ئەبوو جەهلە، یعنی ئەی پێغەمبەری خوا بیر بکە و سەیر بکە و تەمەشا بکە، ئەو ئەبوو جەهلە ئەگەر بەهت بە ڕێی هیدایەتی بگرت بایە چی لێ دەهات؟ ئیمامی عومەر و هەموو سەحابەکان سبحان الله وەکو ئەبوو جەهل وابوون، دوژمنایەتێکی زۆری دینی خوای گەورەیان کرد، بەڵام ئەوانە کاتێک ئیمان دەینن، ئیمامی عومەر دەبێتە ئەو فاروقی ئیسلامە، ئەو هەموو کەڵە پیاوانەی لێ پەیدا دەبی. لێ ئەڕەئەیتە ئین کانە عەلە الهودا، ئەو ئەبوو جەهلە ئەگەر بەهت بایە لەسەر ڕێی هیدایەت بایە چی لێ دەردەچوو؟ بەڵام کاتێک ڕێی حەق ناگری سبحان الله چ دڕندەچی لێ دەرچووە. پێغەمبەری خوا دوعای دەکرد لە بۆ ئەو جەهل، دەیفەرم اللهم اهدی ئەحەد العومەرەین، خوای هیدایەتی یەکێک لە عومەرەکان بدە، عەمری کوڕی هیشام ئەبوو جەهل لەگەر عومەری کوڕی خەتاب، دوعای پێغەمبەری خوا گیرا بوو لە بۆ ئیمامی عومەر. یان ئەگەر ئەو کەسە ئەمری لە تیاتی ئەوەی ڕێگری لە خەڵکی بکاتت بەوەی کە نوێژێ بکات لە پێغەمبەری خوا، ئەو ئەمەڕە بالتەقوا، ئەمری بە خەڵکی بکرد بە تەقواداری، بە نوێژکردن، بە کاری چاک، بزانت تەمەشا بکە بێدینی، بێنیازیەکەی، کوفرەکەی، سەرگەردانیەکەی سبحان الله بەرەو چێندەری بردیە، چەند ڕەندە بووە، چەند کەسێکی خراپ بووە. بەڕاستی دین و ئیمان ئینسانی گەورە دەکات، پاچی دەکاتەوە. ئەڕەئیتە ئین کەذەبە وتەوەللا، ئەی پێغەمبەری خوا ئەگەر ببینی و ئایا نابینی تۆ ئەو کەسەی کەوا کەذەبە، خوا و پێغەمبەری خوا بە درۆ دەخاتەوە، وتەوەلا و هەروەها پشت دەکات لە ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەری خوا. طبعا ئەو ئاەتانە هەمووی سەربارەت بە ئەبوو جەهلە. ئەلەم یعلم بأن الله یرا، ئایا دەبی ئەو ئینسانە هەز نەکا کە خوای گەورە سبحانه وتعالى دەیبینی؟ بەڕێزان ئەو ئاەتە سبحان الله ئەلەم یعلم بأن الله یرا، ئایا ئەو ئینسانە هەز ناکە خوای گەورە دەیبینی؟ یعنی کاتێک کە ئینسان هەز دەکە خوای گەورە سبحانه وتعالى دەیبینی، کافیە لەوەی ئەو ئینسانە تەسلیمی ئەمر و فەرمانی خوای گەورە بی. یەک نەزەری خوای گەورە کاتێک کە خوا ڕوو لە عەبدی خۆی بکات، کافیە لە گۆڕانکاری هەموو ژیانی ئینسان. ئیمامی عومەر کاتێک کە دێ شمشێرەکەی دەرینایە لە کالان پێغەمبەری خوا بکوژی، هێرش دەکاتە سەرماری خوشکەکەی خۆی فاتیمەی کچی خەتاب لەگە زاواکەی بە نیەتی لە ناوبردنیان، بەڵام یەک وشە کاتێک کەوا ئاەتەکانی قورئان دەخیندرێتەوە، عەظەمەتی خوای لۆ بە دەردەکەوی، ڕاستە و خۆ ئیمامی عومەر ڕادەوەستی ئەلەم یعلم بأن الله یرا، ئەوە بینینی خوای گەورەیە، عەظەمەتی خوای گەورەی لە دڵ دروست بوو کاتێک کەوا طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى. أو آياتنا قرآن كاري بس الإمام عمر ديني، أو إمام عمر حزب عظمة قوري بيامي خواو
خواي قوردك دبيت أو إمام عمر ألم يعلم بأن الله يرى براستي أو مدرسيك پێغەمبەری خوا سەحابەکانی لەسەر ئەو فکرەیە دروست کرد و پەروەردەی کردن بۆیە بوونە پیاوی ئەوەندە گەورە كلا لئن لم ينتهي لنسفعا بالناصية خواي گەورە دەفەرمێ كلا نەخێر بیر و بۆچوونی ئەبوو جەهل هەڵەیە لئن لم ينتهي ئەگەر ئەو واز نەهێنی لەو بیر و بۆچوونە پڕ و پوچەی خۆی لنسفعا بالناصية لدنياي عاقبتك زور خرافي دبي طبعا ليه بزانة تمشابكا يقلق اعزازي قرآن وايا خواي يقول هذا شيء لأبو جهل كرت أو آية آما جيبوي كأبو جهل إيمان نايني بالفعل إيماني نينا لس الشرك وكفر كجرا بوشوي كباس ما كرت لروج قيامتش لنسفعا بالناصية بيشي سري دقرين إندا تيهل الدين ناو آقدي جهنم بزانا خواي يقول لسورة الرحمن دفن فيؤخذ بالنواصي والأقدام مجرم تاون باركان ببيشي سريان دقرين لقر بيان أوها يعني بيشي سريان بينا بتساوي لقر قاتيان أوها تيهردنا ناو جهنم وكو فردكا سبحان الله ملائكة كان أوها تيهردا فيؤخذ بالنواصي والأقدام خواي يقول بناما بدا يا ربي بوشي وإما نيو تاواني دقرين بيش سريان دقرين ناصيتي كأو بيش السري أبو جهل وهاو شيوي أبو جهل كاذبة بيش السري شي دروس نانيا كاذبة يعني لو بيش السري كبير دكاتوا بيرو بوتسوني درو بدرو خسنا وكان لو يندري صلح دا خاطئة لو يندري بالرياري قناه تاوانا كان خرابة كاري برامبر خواو بيغمبري خواددا فليدعو ناديا دبال روج قيامتي أو إنسانك ملائكة كان بوشوي فريدة دنا آقد جهنم بابانجي أو كسان بكا لناو ديوخانكي ناديا يعني شويني كوبونو ديوخان لشويني كوبونو ديوخانكي خوي بابانجي دستو بيوندكاني خوي بكا للروج قيامتي بزان بكالشي دين سندعو الزبانية مش بانجي أو فريشتاني خو ماندكين كوام سرپرشتي كاري دوزخن كأو فريشتان خواي سبحانه وتعالى لقرآني بيروز فرمي عليها لسأو دوزخ سرپرشتي كاركاني ملائكة كومل فريشتيكن غلاظ زور تندن شداد زور بهيزن لا يعصون الله ما أمرهم بهيش يكسر بيتي أمر فرماني إخواناكن ويفعلون ما يؤمرون حتى إخوة أمريان بيبكا جيبا زي كان أو فريشتانا ديخنا ناو دوزخ كلا نخير أي بيغمبري خوا أو هلية أبو جهل وهاو شيوي أو بهلا داتون لا تطيعه نكي جيرايلي أبو جهل بكي والدا ويجبيني والدا دعوه بانقوازي خود بيني بلكو هميشو بردوام واسجد سزدببا نيجبكا ليرة واسجد زيادة المقصدي نيجبكا واقترب بوسز دبردو نيجا أتو لأخواني زي دكويا يعني بزان أبو جهل ديويد تو لأخوان دور بخاتو بلام أتو نكري بيتواني ريبازي أبو جهل بقربر أويش كوا نوش كرنكتا هميشو بردوام نوجي خود بكا لأخواني زي دبي كالأخواني زي بوي براستي خواي قورا بشتيوان الدبي كواتا أي بان خوازان أي فير خوازان أقدتوي قورا بي أقدتوي لأخواني زي بي هميشو بردوام نوێژە كانت باتۆک ببي لويا زادي داعي تويشوي داعي سيشتا يكم الإيمان العميق دوم الاتصال الوثيق سيم يكمشد الإيمان العميق إيمانك قل إيمانك دامزراو سيم دومشد عفوا أو يجبريتي التي الاتصال الوثيق بيونديك زور بتينت لقى الخواي قورها بي بنويجد بشو نويجد بطاعتت بعبادتت لهم كاتكان وهروها أيسي من شان بريتيا لوي كوام هميشو بردوام أخلاقش الرفيع وتاك تبيتت برامبر با خلقان توري ششم سودو پند هەڵێنراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە زانست و زانیاری پێویستە بە ناوی خوای گەورە بخوێنرێت زانستی سوود بەخش ئەو زانستەیە کە هەڵگەرەکەی خۆ بە کەمزان بێت ڕێزی مرۆڤیش بە زانست و زانیاریە خاڵی دووەم ئەو شتانەی مرۆڤ لا ڕێ دەکەن دەوڵەمەندی و زانیاریە کە
ئینسان ئەگەر لە بۆ کەسانی خراپ و خراپەکاربی. خاڵی سێم نەزانی و نەفامی هۆکاری خراپەکاری و خراپەکردنە. خاڵی چوارم کەسی تێگەیشت و زانە جیاوازی کەسی تێگەیشت و زانە جیاوازی دەکات لە نێوان چاکە و خراپە. خاڵی پێنجەم نوێژ باشترین هۆکارە بۆ خۆڕاگری و ئارامگری مرۆڤ. تەوەری هەفتەم ڕوونکردنەوە. زانستی هاوسەرق سەبارەت بە ئاەتی کەلا لئین لەم ينتهی لەنەسفعا بالناصیة ناصیة كاذبة خاطئة. زانایەکی کەنەدی بە ناوی زانایەکی کەنەدی سەلماندوویەتی لە لێکۆڵینەیەک بەر لە 50 ساڵ لەمەو پێش ئەو زانە کەنەدیە دەفەرمێ پێشەوەی سەری مرۆڤ یعنی ئێرە پێشەوەی سەری مرۆڤ بەرپرسە لە ئەنجامدانی هەموو هەڵە و تاوانێک لەوێوە بڕیارەکان دەردەچن هەر بۆیە مرۆڤ کاتی خراپەیەک دەکات نێوتوانی تێک دەچێت و ڕوخساری سوور دەبێتەوە. یعنی تەمەشا بکات کاتێک کە ئینسان بیر دەکاتەوە یەکەوتە چ دەکات ئاوا دەست بەسەری دەگری. بیرکردنەوە لێرەیە. ئەو بیرکردنەوەیە کاتێک کە ئینسان مەسەرەن دوور لە ڕوویدەناتەن درۆیەکی دەکات درۆیەکەی لێ سپی دەبتەوە یەکەوسەر ڕەنجی تێک دەچی ئارەقەی دەکاتن ئێرە بەرپرسە لەو هەڵەی کە کردیتی یەکەوسەر ئێرە تێک دەچی سبحان الله. کەواتە لێ ئەو زانە بەڕێزان وەکو علمێکی زانستی دەری خستووە کەوا پێشە سەری ئینسان بەرپرسە لە بڕیاردان لەوێن دەری بڕیار دەردەچی بڕیاری هەڵا و بڕیاری چاک. خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.